ئەم کاتتان باش ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی دایکیە. ئەمڕۆ لە کوردستان 24 دیبێتێکی تایبەتمان دەبێت سەبارەت بە ڕۆژی جیهانی زمانی دایک، بەڵام ئەم جارە لۆکیشنەکەمان گۆڕیوە و خودی گۆڕینی لۆکیشنەکەش دواتر دەزانم مامۆستایانش گلەیەوەم لێ دەکەن کە لە ڕۆژی جیهانی زمانی دایک بە لۆکیشن بڵێن چی، بەڵام دواتر مناقشەش دەکەین بۆ کە پەیوەندیدارە، ڕاستەوخۆ پەیوەندیدارە بە زمانی دایکی و بە زمانی کوردی لە هەرێمی کوردستان و ڕەنگە لە کوردستان بەگشتیش. ئەویش ئاکادمیای کوردیە، لە ناوهۆڵی ئاکادمیای بینای ئاکادمیای کوردی بۆی کە باس لە ڕۆژی جیهانی زمانی دایک بکەین، باس بە تایبەت باس لە کاریگەریەکان و ڕۆڵ و کاریگەریەکانی ئاکادمیای کوردی بکەین، چونکە زۆر گلەیی و گازندەی یەکجار زۆر هەیە سەبارەت بە ئاکادمیای کوردی و ئێمە کەمتر گوێبیسی قسەکانی ئەندامان و سەرۆک و ئاکادمیای کوردی بوونە. واتە بەپێی ئەو یاسای ئاکادمیای کوردی کە لە 28/12/97 نووسراوە، دواتریش هەموار کراوەتەوە، بەو شێوەیە هەرچی باس لە زمان دەکرێت دێوەدا ئەرکەکانی خراوەتە سەر ئاکادمیای کوردی. واتە بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر قەتعەیەکیش تابڵۆیەکیش لە نێو شاردا بە کوردی نەنووسرابێ، یان ئەگەر پیتێکیش بەوێ بێت و دوو دانەوەیان بەکارهێنابێت تا بگرە زۆر شتی دیکەش بەپێی قانونی یان بەپێی یاسای ئاکادمیای کوردی کە کاتی خۆی بە قانون نووسراوە و ئەوەش خۆی دەتوانین بڵین قانونە یان یاسایە، ئەوە دەگرێت ئاکادمیای کوردی دەگرێتەوە. گلەیەکانمان ئێمە لە 97ەوە تاکو ئێستا لەسەر ئاکادمیای کوردی گوێبویست بووینە، بەڵام پرسیار ئەوەیە کە ئاکادمیا خۆی چی قسەیەکی هەیە لەو گلیانەی کە دەکەوێتەوە سەری، ئایا بارکی خۆی هەڵنەستاوە یان ئەرکەکانی جێبەجێ کردووە و بەڵام ئەم لایەنی پەیوەندە دیاری دیکە کە هەیە کە ناتوانێت ئەم ئەرکانە وەکو خۆی بگات. بۆ ئەو مەبەستە ئێمە 4 میوانمان هەیە، دوو دانە مامۆستای زانکۆمان هەیە بەشی کوردی و دوو دانە ئەندام یان لە ئاکادمیای کوردیمان هەیە. سەرەتا دکتۆر ڕەشاد میرانمان هەیە کە جێگیری سەرۆکی ئاکادمیای کوردیە، دکتۆر عوسمان دەشتی ئەندامە لە ئاکادمیای کوردی، دکتۆر سعد قازی مامۆستای زانکۆیە لە بەشی کوردی زانکۆی سەلاحەدین و دکتۆر مزگین چاڵیش کە ئێستا گەیشتە سەرۆکی بەشی کوردی لە زانکۆی سەلاحەدینە. چونکە میوانەکانمان زۆر و بەشداربووش لێرە هەنە کە ڕەنگە تێبینی و پرسیاریان هەبێ، من یەکسەر دەچمە سەر پرسیارەکان و لە مامۆستا دکتۆر ڕەشاد میرانەوە دەست پێ دەکەم. دکتۆر ڕەشاد، ئەگەر سەیری یاسای ئاکادمیای کوردی دەکەیت، لە ڕاستیدا هەروەکو باسم کرد بەشی زۆری ئەم گلیانی کە دەکەوێتە سەر ڕێنووس و ڕێزمان و کوردی زمانی کوردی لە ژینگەی کوردستاندا ئاخیرەکەی بەپێی یاساکە دەکەوێتە سەر شانی ئاکادمیای کوردی. ئێوە بۆ ئەو گلیانە چیتان هەیە؟ ئاکادمیای کوردی لە 28/12/97 کە یاساکەی نووسراوەتەوە دواتریش هەموار کراوەتەوە، چیتان کردووە لە بواری ئەوەی کە بۆ زمانی کوردی؟ سپاس. سەرەتا دەستخۆشتان لێکەن بۆ ئەو کۆڕە بۆ سیمینارە لەسەر زمانی دایک کە بەڕاستی شایستەی هەموو گرنگی پێدانێکە و کەسیش لێمە زیاتر هەست بە و بایەخ و گرنگەی زمان ناکات، چونکە ئەوە هەر پسپۆری ئێمەیە و دەستخۆشتان لێکەم و بە خێراتیشتان دەکەم. سەبارەت بە گلەیەکان بەڕاستی حەق نییە گلەیەکان بەرەو ڕووی ئێمە بکرێنەوە، چونکە لەوەتی دامەزراوە ئاکادمیا خزمەتی زمان دەکا، بەرهەمی زۆرە لەسەر زمان، توێژینەوە و کتێب، هەروەها کۆڕ و سیمینار لەسەر زمان، پسپۆرانمان لێژنەمان هەن، لێژنەی زمانمان هەیە، لێژنەی ئەدەبمان هەیە، لێژنەی ئەنسیکلۆپیدیامان هەیە، ئەوە هەمووی بە کوردی، هەمووی خزمەتی زمانی کوردی دەکەن، بەرهەممان گەلێک زۆرە. هەروەها سەبارەت بە ڕێنووس ئەکادمیا هەر لە سەرەتاوە ڕێنمایی یاخود شێوازی ڕێنووسی کوردی ئەکادمی بڵاو کردەوە و بەسەر هەموو دەستگا و شوێنە پەیوەنددارەکانی بڵاو کردەوە و کە پەیڕەوی بکەن. بەڵام بەداخەوە ئێمە کەم و کوڕیمان هەیە لە جێبەجێکردنی بڕیارەکان، تەنانەت دەسەڵاتیش کە پشتگیریمان دەکا
هەر پشتگیریەکەیە دەنا کەسێک ئیلزام ناکە بە جێبەجێکردن. ئێمە دەستگای جێبەجێ کار نین، ئێمە دەستگایەکی ئەکادیمی زانستین، ئێمە خزمەت دەکەین، بەرهەم دەینین و هەموو شتێک کە پێویست بکە وەکو ڕێنمایی، وەکو پێشنیار، وەکو پرۆژە ئێمە هەمومان کردووە. هەر سەبارەت بە زمانی تابلۆ و ئەو ناونیشانی دەستگایەکان یان ڕێستۆرانەکان یان لە ناو شار هەر شوێنێک بێ بە زمانی کوردی، ئێمە پێشی 10 ساڵ ئێمە کۆبنەوەمان کردووە و خەڵکمان بانگ کردووە و پرۆژە یاسامان پێشنیار کردووە و داومانە بە سەروی خۆمان بۆ جێبەجێکردن، بەڵام هیچ ڕنگدانەوەیەکی نەبوو. دوایی هەر لەو ڕۆژانە پێش چەند مانجێک وابزانمیان 2 مانگ ئێمە بەشدار بووین لە کۆڕێکی وەزارەتی ڕۆشنبیری هەر سەبارەت بە زمانی ژیانی ڕۆژانەی ناو شار، ڕنگدانەوەی زمانی دایک لەسەر ژیانی ڕۆژانەی ئەندامانی کۆمەلگای کوردی لە هەرێمی کوردستان. دیسان لەوێش هەر پێشنیار و پرۆژەمان پێشکەش کردووە. دوایی ئێمە پرسیارەکەی دکتۆر ڕەشاد، ئەو لایەنەکە جێبەجێ ناکرێت، ئێوە بە دوواداچن بۆ ئەوە دەکەن کە بۆ نمون هەر ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان 2 بڕیاری دەرکردووە کە لە هەردوو بڕیارەکەدا ناوی ئاکادیمیا کوردی تێدایە. یەکەم ئەوەیە کە بە دیارە نوێنەری هەرتووکی خوێندنی باڵاش لێرەیە بە هەماهەنگی وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردە بە هەماهەنگی لەگەڵ ئاکادیمیا کوردی هەوڵدەن بۆ ئەوەی کە ئەو بیانیانی دێنە کوردستان فێری زمانی کوردی بن. دووش جارێکی دیکەوە بیرهێنانەوەی تابلۆ شەقامەکان کە دەبێت بە کوردی بن. هێندێک جار دەبینی کە فەرمانگە حکوومیەکانیش ئەگە بە کوردیشتیان نووسی هەڵی ڕێنووسی کوردیشی تێدا هەیە. ئێوە میکانیزمێک هەیە لە یاسای ئاکادیمیا کوردیدا کە خۆتان بە دوواداچن دەزانن لای جێبەجێکار نین. ئەو دەسەڵاتەمان نییە، ئێمە جێبەجێکار نین، ئێمە ئەوەندە لەسەر ئێمە پێشنیار بکەین و پرۆژە پێشکەشکەین. هەر لەسەر ئەو بڕیارێک کە ئەمڕۆ سەرۆکی حکوومەت ڕایگەیاند، ئێمە پێشتر ڕای خۆمان لەسەرەوە دەربڕی بوو، چونکە بە ڕاوێژ لەگەڵ ئێمە ئەوە دەرچوو. ئێمە پشتگیری ئەو هەنگاوەمان پشتگیریمان کرد و سەرنجیشمان هەبوو لەسەر هەندێک خاڵەکانی. اینجا ئەو بڕیارە دەرچووە. ئێمە حزورمان هەیە لەو مەیدانە، بەڵام جێبەجێکردن کاری ئێمە نییە کاکە، ئێمە لێرە دانیشتین و خزمەتەکەین. لە دکتۆر عوسمان ئێمە دەمەوێت میکانیزمێک بدۆزینەوە. دکتۆر عوسمان دەشتی دوایش ئێمە لێرە گفتوگومان دەکەێت و گلیانە هەبوون بە لە جێی خۆنی بەڕاستی. من پێم وایە ئاکادیمیا لەگەڵ ئەوەی کە گلەیەشەیە لەسەر ئەداەکەی بەڵام کەمتر دەنگی لە میدیا بیستراوە. شتێکی ئێوە قانونێکتانەیە، ئەو قانونە لە پەرلەمانی کوردستان دەبێت دەنگی لەسەر درابێت، کەواتە لە پەرلەمانی کوردستان میکانیزمێک دەبێت هەبێت، لێژنەیەکی پەیوەندیدار هەبێت کە بە دوواداچوونی جێبەجێکردنی ئەو قانونەی ئێوە بکە لە حکوومەت. ئێوە لەگەڵ پەرلەمان چەندە لە پەیوەندیدابوونە بۆ ئەوەی کە خاوەندارەتی لە یاساکەی خۆتان و خۆیان بکەن، چونکە خۆیان دەنگیان پێداوە. قوربان یاساکە پەیوەندی بە میکانیزمی کاری ئەکادیمیای کوردی هەیە کەوا بڵین دامەزراوەیەکی زانستی و ئەکادیمیە لە پێناوی خزمەتکردن بە زمان و ئەدەب و کولتور و مێژووی کورد دامەزراوە و پێکاتەکەی بڵین لە ئەندامانی و سەرۆک و کار و پێکینانی لیژنەکان و زیاتر لە دەوری ئەو مەسەلانە دەخورێتەوە. ئەو ئەرکەی کە خراوەتە ئەستۆی ئەکادیمیای کوردی دەڵێ خزمەتکردن بە زمان و ئەدەب و کولتور و مێژووی کوردە لە ڕێگای ئەو لیژنە پسپۆریانەیەکەوە ئەکادیمیای کوردی پێچی دەێنێت. وەکو جەنابی دکتۆر ڕەشاد فەرمووی ئێمە لیژنەی زمانمانەیە، لیژنەی ڕێنووسمانەیە، ئیزاراوەمانەیە، فەرەنگمایەوەنە هەموو کاریان کردێ بڵاو یعنی کارەکانی خۆشیان لە کوڕاس و بڵاوکراوە و ئۆرگانەکەی ئەکادیمیا کە گۆبارێکی ڕسمی ساڵەهایتی دەرکردووە. جگە لەوە مەسەن بە شتەکان بڵێن حرفەکان پیتەکان لەسەر حرفەکاندا بنین. ساڵی 2002 من ئاگام لێ ئەگەر چەندامی ئەکادیمیاش نەبووم، ئەو کاتە کۆڕی زانیاری کوردستانە پرۆژەیان هەبووە لە بۆ ڕێنووسی یەکگرتووی کوردی. ئەوە پرۆژەکەیتان کاتی خۆی تەسلیمی حکوومەتیان کردیا کە بیربۆچوونی ئەکادیمیای کوردی لەسەر ڕێنووسی یەکگرتووی کوردی کە پێویستە لە پەروەردە لە بڵین لە مکاتەباتی حکوومەت لە زمانی یاسا زمانی ئیدارە ئەو ڕێنووسە پەیڕەو بکرێت. جگەلەوە ساڵی 2008-2009
کۆنفرانسێکی دیکە بەستە ڕاستپاردەکانی کۆنفرانسی بەرەوڕێنشتێکی یەکگرتووی کوردی 150 باحیس و توێژەری کورد لە هەموو کوردستان بەشداریان کردیە چ لە هەرێمی کوردستان چ لە دەرەوەی کوردستان ئەوانەی لە ئەوروپا بووینە مەسەن خەڵکی وای تێدایە وەکو ئەمیر حەسەن پووری ڕەحمەتی تێدایە جەمال نەبەزی تێدایە عومەر شێخ موسی تێدایە یعنی ئەوانی ئەوروپا بۆ باس بکەم یعنی هەتا جەنابی دکتۆر لەزگمی تێدایە کاتی خۆی کە لەو لیژانە نەدا بە ئەو کۆنفرانسە بەسرایە پوختەی بیر و بۆچوونی دەستگا ڕاگەیاندن و ڕۆژنامەکانیش بزانن دەستگای ئاراس خاک سەردەم مکوریان خانەی وەرجێران ئەوە دەستگای چاپ و بەخشی هەرێمی کوردستان بوون گۆبارە سەرچیەکان ڕامان کاروان هەرێمی کوردستان ئایندا پەیف رادیۆ تەلەڤیزیۆن ڕۆشنبیری پەروەردە هەمویان گەیشتون لە تەڕێنووسێکی کوردی پەیرۆ بکەین لە کوردستان باشە پاشان وەب لە خوێنکردایە لە ئەکادیمیای کوردی بە سەرۆکایەتی بەڕێز زەبار قادر و دکتۆر زەبار قادر و کۆمەڵێک لە ئەندامان چوونەتە لای سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ڕاستپاردە و بڕیار و ڕێنوانیان تەسلیمی سەرۆکی حکوومەت کردیا حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەت ئەو کاتە بەڕێز دکتۆر بەرهەم بووە بە نووسراوەکی ڕسمی ئەوەی گشتاندیە تعمیم کردێ لۆ هەموو وەزارەت و دام و دەستگا و کەناڵی ڕاگەاندنەکە کە پەیڕەوی لەو ڕێنووسە بکەن کەواتە ئەرکەکە لە ئەکادیمیا ترازات بۆ ئەرکەکی تەنفیزی بەڵام ئەرکی تەنفیزی کەواتە دەسەڵاتی سوڵتەی تەنفیزی و متابعی جێبەجێکردنی بڕیارەکانی خۆی بکات خۆ ئیشی ئەکادیمیا نیە ئەمنە پۆلیسمانەیە و نەشتمانەیە و بەڵام دەزانین پەیڕەو ناکرێ یخۆ هەمومان دەزانین پەیڕەو ناکرێ مەسەن هەر بڵین هەر دەستگایەکی بچاپ و بڵاوکردنەوە ڕێنووسێکی تایبەتی بەخۆیە هەر دەستگایەکی ڕاگەیاندن و تەلڤیزیۆنە ڕێنووسێکیە ێ بەشە واقعەکە وایە کەواتە حکوومەت دەبی بڵین بە دوواداچن لە بۆ ئەو بڕیار و ئەو شتانە بکە بەحەقات لە دنیا داوا بووە ئەوە قەراری تەنفیزیە با من نمونەیەک بینم کە لە ڕابردووی مەسەلەی زمانی ستاندارد و ئەوانە مەسەن کاتی خۆی کە وڵاتی فەرەنسا پێکاتێ 200-300 ساڵ چەند مقاتعەک بووە هەر یەک شێوەزارێک و لەهجە و دیالێکتێک بووە سەرۆک وەزیرانی فەرەنسای ئەو کاتە بەحەقەت ناوەکەی نازانم چی شتێکی وا بۆ ناوەکەم لەبینێ لەو کاتەدا طبعاً بە ئیشتیشارە لەگەڵ دەستگایەکی ئەکادیمی وڵاتەکە بڕیار دەدەن شێوەزاری پاریس بکرێت بە زمانی ڕسمی فەرەنسی ئەمرەکە دەچەسپێن و ئیتر ساڵە های ساڵت چەسپا دکتۆر عوسمان ئەوە لە شوێنێکی باشت کۆتایی بۆ مەسلەی هێنا بۆی کە ئیتر بیپەڕینەوە بۆ بەشی کوردی لە زانکۆی سەلاحەددین من بەخێراتنی میوانەکانیش دەکەم بەڕاستی مامۆستا حەمە باقی تر من خجاڵەتم کە جەناب لێ دانیشتووە دەبا لانیکەم لە شوێنی من دانیشتبای بەخێر بن ئێوەش دکتۆر سعد شتێک هەیە کە دەبێت زۆر ئەوە دەکوترێت کە بە شێوەیەکی ستالینی دەبێت هێندێک لەو بڕیارانە کە هەنا جێبەجێ بکرێن واتە کوتکێک هەبێت بۆ ئەوەی کە بەڕاستی لە ئەزممویش کراوە لە زۆر شوێن ئەو حاڵەتانە بەڵام لە هێندێک شوێنیش سەری نەگرتووە بەڕاستی یعنی بۆ نمونە هەر لە کۆماری ئیسلامی ئێران ناوەندێکی گەورەی داتاشنی زمان هەیە دکتۆر سەعد کە زۆر وشەی داتاشین و جێشی نەگرت یعنی تاکو ئەم دەقێش کۆمپیوتەر هەر کۆمپیوتەر نەبوو بەڕایانە مەسەلەن هەلیکۆپتەر هەر هەلیکۆپتەرە نەبوو بە باڵگرد بۆ نەبوونە لە نێو سایکۆلۆژیای کۆمەلگای ئەوەدا چی ڕێگایەکی دیکە هەیە کە لێرەدا بپەڕینەوە بۆ قەداسەتی زمان واتە کۆمەلگا هەست بەو پیرۆزەی زمانە بکە بەبێ ئەوەی کە کوتکێک لەسەری بێت بەڕاستی پابند بێ بە ڕێنووس و ڕێزمان بۆ جێبەجێکردنی لانیکەم لە ئاکادیمیا لە شوێنە ئاکادیمیەکاندا کە نامەیەک دەنووسێت نامەیەکی دکتۆرا دەنووسێت نامەیەکی ماستەر دەنووسێت کە یەکێک لە خاڵەکانی ئاکادیمیاش ئەوەیە ئایا هەمووتان پابندن بەو خاڵانە من کارمان بەدەستفرۆشێک نییە ئێوە لە بەشی کوردی کە تەلەبەتان هەیە پابندن سەرەتا ڕێز و سڵاو هەیە بۆ بینەرانی بەرنامەکەتان کاکە ژیوار زۆر وشەشی داناوە فەرهەنگستان کە چەسپاوە مەسەلەن بۆ خۆی هەر وشەی فەرهەنگستان ئاکادیمیای کوردی ئاکادیمیای داناوە نەیتوانی وشەیەک بەرامبەری دابنێ بەس دەبینین کە فەرهەنگستان دانراوە و شوێنی خۆی گرتووە ئەمە ئەمن بە گەریز لەم بدەی بگەڕێمەوە سەر بابەتێک کاکە ژیوارەوەی کە فەرهەنگستان ئێستا بابەتەکەی مە ئاکادیمیای کوردیە بزانین ئاکادیمیای کوردی لە بەرامبەر ئەو بارودۆخەی ئێستای زمانی کوردی لە هەرێمی کوردستان و لە کوردستان ئایا چه ئەرچێکی هەیە و ئایا ئەرکەکانی خۆی بینیوە بەجێ خۆی جێبەجێ کردویان نا بە من حەز دەکەم بچمە ناو ئەو بارەی و قسەیەک لەو بابەتەی بکەم دواتر سەر بێمە سەر وڵامی پرسیارەکەی جەنابەت
من پێم وایە کە ئاکادێمیا فەرقی هەیە لەگەڵ مەسەلە مامۆستایەکی زانکۆیە لەگەڵ ئەو کۆلێژانەی کە ئێمە لە ژێرناوی کۆلێژی زمان و با بڵێن کۆلێژە بنەڕەتیەکانی کە پەیوەندی بە زمانی کوردیەوەیە ئاکادیمیا بۆ خۆ شوێنێکی جێبەجێکارە شوێنێک کە کاتێک کە بڕیار دەدا بدبێت لە بە دوای جێبەجێکردنی بڕیارەکانیشیدا بڕوە شوێنێک نییە ئەستا ئەمە لە مامۆستایان کە قسەیان کرد سەر ڕای هەموو ماندووبوون و هەموو هەوڵ و چالاکیەکانی کە ئاکادیمیای کوردی داویا لە پێناو زمانی کوردیدا بەڵام بۆشایەکە هەر لە قسەکانی واندا ئەم بۆشایەک دەبینمەوەکە کە ژیوار بە هەندێک جددی بین لە مەوزوعەکە یعنی یەکێک لە ئەرکەکانی خۆیان لە ناو ئەمن دقێکی دکتۆریە وریا عومەر ئەمین داخوێنمەوە وێڕای ڕێزم بۆ هەموو ماندووبوون و چالاکیەکانی کە بەشێکە لە ئاکادیمیای کوردی باز لە پلانداڕێژی زمانی لەنگویج پلانینگ دەکا لەنگویج پلانینگ ئێستا نمونەی ئێمە لە ئاکادیمیا دەیبینین هەمووی لەسەر ڕێنووسە یا هەمووی لەسەر جەستەی زمانە ئەویش کارەکان کۆمەڵە کاری ئەکادیمیا لە دەوریەوەی کە دەبێت ڕێنووس چۆن بێ ڕێنووسەکەی چۆن جێبەجێ بکەن ڕێنووسەکە دەبێت تایبەتمەندێکی هەبێ چ بڕیارێک لەسەر ڕێنووس بدرێ ئەمە لەقێکە لە بابەتی پلاندا ڕێژی زمانی یا لەنگویج پلانینگ لەقەکانی دیکەی زمان بەرزکردنەوەی پێگەی زمانی کوردیە بەڕاستی ئێمەی کورد بە هەموو ناوەندەکان بە تایبەتی ئەو نهادانەیە وەکو نهادی فەرهەنگستانی وەکو نهادی ئاکادیمیا دەبێت هەوڵێکی پێشبەرگانە بدەین ئێمە بارودۆخی ئێمەی کورد دەبێت ئاکادیمیا پێش لە هەموو کەسەوەی هەست پێ کردوێ کە دەبێت هەوڵێکی پێشمەرگانە بدا لە پێناو خزمەتکردن بە زمانی کوردیدا مادام ناتوانێت بڕیارەکانی خۆی بەرژەوەندی دروست باشە مادام ناتوانێت بڕیارەکان هات بە کوردیمەجارێکم بدە مادام ناتوانێت بڕیارەکانی خۆی جێبەجێ بکاوە بڕیارەکانی ناوەندە دەسەڵاتدارەکان جێبەجێ ناکەن دەی باواز لەو مەوزوعی خۆی بێنێ ئەدی ئەو هەموو ماندوو بوون و ئەو هەموو هەوڵی کە دواتر لە سەحەکەدا جێبەجێ نابێ یا میستاق پەیدا ناکە ئەدی ئەمن مادامە شتێکی بکەم من مادام دکتۆرێکم وانە هەستم بە کێشەی نەخۆشەکەم کردووە دەڵم نەخۆش ئەتو دەبی ئەو مەوزوعانە ڕەچاوکەی یەک دانێ ڕەچاو ناکە دەی من لەو ناوەیدا دەبی لە ئەرچی خۆم ببزوم ئەو جار شتێکی دیکە ئاکادیمیا دوو مەوزوعی بە بڕوای من هێستا لێک زیانە کردوێتەوە یەکیان ئەوەیە ئامانجەکانی چییە یەکیان لەوەیە ئەرکەکانی چییە فەرقی هەیە ئەو دوو مەوزوعەکە کە ژیوار وێڕای ڕێزم ئەمە بە هەرحاڵ هاتوون مەوزوعێکی جددی باس بکەین بۆی کە چاکسازی بکەین سوپاس بۆ جەنابیشان کە جۆ لە ئێوە دەگرن من پێم وایە ئەوان لە ئەرکەکەی خۆیان یەکێک لە ئەرکە جددیەکانی ئەکادیمیا ئەمنەکو لە نمونونەکانی فەرهەنگستانی وڵاتانی ئەوەی کە زمان بۆوان مەسلێکی گرنگە قسە دەکەم ئەمن پێم وایە یەکێک لە کارەکانی ڕێکخستنە ڕێکخستنیەتی ینی جێبەجێکردن ینی هەماهەنگیکردن یعنی بە ئەنجام گەیاندنی بابەتەکان دەی مادام ئەتۆ بابەتەکە بڕیارەکانت بە ئەنجام ناگا دەی باشێت مادامە تو لێ بڕیاری چی دەردەکەی تۆ یەک بڕیار جێبەجێ نابێت بۆ خۆت هەموو کێشەکە ئەخەر خۆڕ جێبەجێ نەبوونی خۆ ئەوە چێ دەبێت بۆی هەستێ ئێمە هەموو نەهادەکان هەموو شوێنەکان بە وەزارەتی پەروەردەوە بە حکوومەت بە هەموو جەمگەکانیەوە و بە تایبەتی ئەکادیمیا یەکێک لە کارەکانی ڕێکخستنەوە یەکێک لە کارەکانی بە ئەنجام گەیاندنی بڕیارەکانە وەچێمە هێزی پۆلیسمان نیە بەرامبەر ئاکادیمیا هەمان خۆمە هێزی پۆلیسی نین نه خۆتۆ هێزە نەرمەکەت لە بەردەستە خۆتۆ نمونەیەکت بۆ بێنمەوە ئەوە ئێمە کۆڕۆنامان نەبوو دوو دانە زانا دادنیشن ڤاکسینی کۆڕۆنا بەرهەم دێنن وانە تا بەرهەمی دێنن لە لای خۆیانە کە حکوومەت هەڵنەستێ بە بڵاوکردنەوەی ئەو ڤاکسینە دەگاتە نەخۆشەکەی بەبەستمێک لایەنی جێبەجێکار من ناڵم هەر حکوومەتە پەرلەمانە چونکە پەرلەمان زۆر خاوەندارترە لە قانونەکە تا حکوومەت چونکە ئەوان دەستیان بۆ بەرز کردوێتەوە کەواتە ئەم خستنە سەرشانی ئەو ئەرکە گەورەیە بۆ سەر ئاکادیمیا ئەمە ناکتوانێت بە شێوەیەک لە شێوەکان بار قورسکردنی سوکردنی بارەکە بێ لەسەر شانی حکوومەت و پەرلەمان ئەمن پێم وایە نەک بارسوکردنیە لە سەروان ئەمن وەختێکی ئەو ئەرکە ئەرچی منە ئەگەر نەتوانم تەوجیهی مەوزوعەکە بکەم ئەتۆ من نمونەیەکە پێوە کاکە ژیار بابەت خوێنمەوەی ئەرکەکان ڕێکخستنی چاوەدێری بۆ پاراستنی زمانە تۆ دەبی یعنی ئەوەندە تکنیکەکە لێرە مهمە گرنگ ئەوەیە ئێمە کۆمەڵگاکەمان بەرەو ئاڵوگۆڕێکی ئەرێنی بەرین وەنیە ئەرچی ئەکادیمیا خۆی ئەوەیە کە ئەم کە بەپێی واقعی کۆمەڵگاکە هەوڵی جێبەجێکردنی ئەو ئاڵوگۆڕە بدە
تۆ ئەگەر ئەو تەوجیهەت نەتوانی لە ڕێی مێدیای تۆوە یا لە ڕێی هێزەوە یا لە ڕووی بەرەو ڕووبوونەوە دەگەڵ حکوومەتەوە یا لە بەرەو هێنانی بابەتەکە بۆ ناو شەقام و بۆ ناو ساحە کۆمەڵایەتەکان نەتوانی بابەتەکەی خۆت دقە لەسەر ڕادۆستمەوە ڕێکخستنی چاوەدێری بۆ پاراستنی زمان دیسان دامەزراندن و دروستکردنی دۆزینەوەی بابەتەکان دیسان بۆ ڕێکخستنی سیستەمێک بۆی کە بتوانی ئەو بڕیارانەی خۆت جێبەجێ بکەیت. زۆر باشە دکتۆر جان ئەمن دەمەوەلات بێگومان دکتۆر مزگین بەڵە بێگومان بۆتان هێو دەشزانم کە بێگومان هەم جەنابەت مامۆستا حەمە باقی دەبێ وڵامی داتەوە هەمیش بەس دەڵم بە ئەم دکتۆر مزگیریش با قسە بکە دکتۆر ڕەشاد ئەمن لەگەڵ مایکەکە بدەم مامۆستا جەنابەت دەتەوێت تەدەخڵ بکەیت جەنابەت فەرمووی قسە بکەیت تەواوی نەلا جەنابەت هەر وەڵامیشیدەوە فەرموو دکتۆر مزگین ببوورە دەڵم داگەرماگەرمە با باسەکە هین بۆ ئەگەر بەڵام کاتەکە لە بەرچاو بگری بۆ کە دکتۆر مزگینیشیم کە فەرموو مامۆستا فەرموو بەڕێزی با لە ڕاگەیاندنەوە دەست پێ بکەین فەرموو داماوە فەرمایشەکانی جەنابەت زووە فەرمووی هەم ئاهەنگی لە کاتێکە هاو ئاهەنگیە ئێمە چی بکەین لەگەڵ ئەوها کە ئەگەر مایکەکە بەربەرزکەوێتەوە ینی وەک ئەوەی کە زۆر جار ئەڵێین بە وەزارەتێک گەڕین بە بەڕێوەبەراتێک بە دەستگا تکایە ئەم شێوا بەکاربێنە و بەکاری نایەنێ هەر ئەو نمونەی کە ئێستا عەرزم کردیت هاو ئاهەنگی هاوڕێتی هاوسێتی هاوخەمی ئەو نمونەی بەکارتێنا بۆ ئەو بناقشەی کە هاوڕێیان کردیان زۆر نمونەیەکی لە جێ خۆیان ئێوە بمتان نەکوتۆ بەکاری بهێنیان بهێنە من دەڵم هەماهەنگی ڕەنگە من هەڵە بکەم دەبێ بڵم ئەوەی جەنابی سەرۆک وەزیران بە سوپاسەوە ڕایگەیاندووە ئێمە 15-16 ساڵ لە خزمەت جەنابی سەرۆکی هەرێم ئەو کاتە جەنابی کاک مەسعود و ئەوانەمان باس کردووە 4 ساڵ لەگەڵیا خەریک بووین کوردستان خانم دکتۆر کوردستان خانم من دکتۆر کوردستان خانم لەگەڵ جەنابی سەرۆک ئەوانەمان باس کردووە بۆچی تازە باسیەکەن ئەمە بۆی ئاڵێم خەڵک لە دوورەوە تفنگ بە تاریکیەوە نێوازانێ ئێمە بێئاگاین لەو مەسەلانە دوکان بە دوکان و شەقام بە شەقان گەڕاوین ئەوانەمان یاداش کردو کە ئەگەر دەسەڵاتمان پێ بدرێ یان بێڵن دەنگمان بگا بە شوێنی خۆی ئێمە وەڵێن ئەمانەت چاپکەن بڕوا فەرمونون ئەوە کە ئاڵێم جەنابی سەرۆک کوردستان خانم ئێمە ئەو کارانەمان کردووە ئێوە باسی 4 ساڵ لەمەوە پێشەکەم و ئێستا ئەوانە بە خۆشیەوە باسەکرێت ئێمە 5-6 مانگ لەمەوە پێش دیسان پێشنیارمان کردووە هەموو ئەو بیانیانەی دێنە ئێرە بە تایبەتی لە ڕستوران و لە شوێنەکانە ئەبێ بێن لێرە 3 مانگ دەوریان بدەینێ ناکرێت یعنی کە ئەچیتە ڕستورانێک ینی نازانی لە کێوە هاتووە ئەوش نازانێ من کێم ڕاستە دەیان نووسراومان کردوتە سەر وەزارەتەکان سەر دەستگاکان سەر ڕاگەیاندنەکان تکاکەین بەم شێوەیە وا بکەین نان بەدەنگمانەوە بۆیە ئەو خۆشەویستانەی لە دوورەوە تفنگ بە تاریکیۆنن ئەگەیان لە حاڵی ئێمە نییە ئەمە دێمەوە لای مامۆستا بێگومان بێگومان دێمەوەلات ئەگەر بەس بە دکتۆر مزگین بە چووکە ئەم باسی کە کرا من پێم وایە دەتوانین گرەی دەین بە پرسیارێکە لە سەرۆکی بەشی کوردی زانکۆی سەلاحەدین بیکەین دوو بۆچون هەیە لێرەدا لا یەکێ دێ بارکەکەی خۆمان هەستاوین ئەوە لایەنی پەیوەندا جێبەجێ ناکا بۆیە ڕێکدانەوەی لە کۆمەلگادا نابینین باشە لەو بینەدا کۆمەڵە قوتابی هەنە کە ئێوە مامۆستای قوتابیانن لە بەشی کوردیدا ئایا ئێوە توانیوتانە ئەو بەهایانە یان ئەو ئەرکانی ئاکادیمیا لە پاراستنی زمانی کوردیدا لە نەو سیستمی خوێندندا لانی کەم بۆ قوتابیەکانی خۆتان بیکەن بە یەک ئەرزش بیکەن بە یەک بەها بۆەوە کە پێویست بە کوتک نەکا بۆەوەی کە دواتر خودی ئەم ڕێنووس و ڕێزمانە لە ژیانی ئاسایی خۆیدا جێبەجێ بکات چونکە قوتابیەکانتان ڕەنگە هێندێکیان ماوەیەکی دیکە کافێتریای دروست بکە لانی کەم ئەو کاریگەریە لەسەر بوو بێت کە نەوی کافێتریاکەی بە دروستی بنووسێ سڵاو ڕێزم بۆ ئێوە بۆ بینەران و بیسەرانی خۆشەویستی کوردستان 24 خۆی ئەگە بین لە بڵێ بنج و بنەوانی ئەم کێشەیە هەندێک قسە بکەین بەڕاستی هەموو پەیوەستە بە کەلچەرەوە هەموو پەیوەستە بە با بڵێن ئەو ئاداب و تەقالید و ڕسوماتی کە لە
هەرێمی کوردستان لە ناو خودی کوردیشدا هەیە. یعنی کێشەیەکی هەرێک گەورەمان ئەوەیە کە ئێمە کۆمەڵێک مؤسسات کۆمەڵێک دەستگا کۆمەڵێک با بڵێن مؤسساتی ئاکادمی وەکو ئاکادمیای کوردی وەکو بڵێن وەزارەتەکانی ڕۆشنبیری و وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە هەر یەک بۆ خۆمان وەکو بڵێ لە ئاقارێک داین و هەر یەکش با بڵێن پاشاگەردان یەکمان پێوە دیارە کە هەر کەسێک ئەتراف بە بەشێکی تری خۆمان ناکەینەوە. ئەم لەگەڵەوەمدا ینی لەسەر قسەی جەنابی ئەو ڕایانەی کە دەربڕان ینی دی ئەکادمی ئەم بۆ خۆم شاهدم ڕاستە لەوانەیە ئاکادمیا ئیشی زۆر باشی کردبێت ئەوە یەکە نەیکردبێت لەوانەیە زۆر جار با بڵێن ئەو بابەتانەی کە باسییان کردو و تەسبیتی ڕێنووسیان کردو و با بڵێن چەسپاندنی ڕێنووس و با بڵێن فەرهەنگیان کردو لە بۆ ئێمەش هات بێت بەڵام لەوانەیە لە ناو خودی ئێمەدا مامۆستامان هەبوو ئەترافی پێ نەکردووە. یعنی بۆیە دەڵێن پاشاگەردانیەکە لەوەوە دەست پێ دەکات. بۆ ئێستا پێتان وا چەند جۆر ڕێنووس لە ناو هەرێمی کوردستان ینی ئەو بەشێک ئێمە دەڵێن کرمانجی ناوەڕاستدا هەیە. بەلای کەمی پێنج ناو ڕێنووسمان هەیە، ئی جەمال نەبەزمان هەیە، ئی ئەکادمیامان هەیە، ئی محەممەد بەحویوان هەیە، ئی کۆمەڵە کەسی تریژمان هەیە، ئی تۆفیق وابیمان هەیە، ینی پێشەش ناو ڕێنووسمان زانیاریش دەگەڵەوە ئاکادمیای ئێستا گۆڕانکاری تێدا بەڵێ ینی تقریبان پێنج ناومان هەیە ئێستا ینی ئایا ینی زۆر جار ئێمە کە نامەی ماستەر و دکتۆراژ دەنووسین بەڕاستی سەر لە شێوانێکی زۆر زۆرمان بۆ دروست بۆ لەو مۆزوعی لە نازانی پێڕەوی چێ هەیە بکەین و نازانی چونکە بۆ مەسەڵەن ئەتو پێڕەوی هەر کەسێکیانش پێی حەسەب ئەو سەرپەرشتیارەی کە هەیتی ینی ئەویش ینی لەوانەیە بەدڵی نەبێت بەڵام من ئەو شێوازەی تو نووسی تون بەدڵ نییە. ینی بۆیە ئەمە ناتوانین بەکو بڵێ قەرار لەسەر شتێک بدەینەوە هەرچەندە کە مەسەڵەن مؤسسەیەکی ئاکادمیشین لەو بینەیدا بۆ لەبەرەوەی کە هەروەکوتم پاشاگەردانیەک بەو شتەیوە دیارە. ئێمە هەر با زۆر دوور نەچین ینی حتا لە مەوزوعی فەرهەنگ سازیەکەیەوە ڕاستە لەوانەیە ئاکادمیا زۆر مستەلاحات یان زاراوەی دروست کردبێت بەڵام ئێمە هێشتا بۆ خۆمان وەکو پسپۆری زمان نەگەیشتونێتە هەندێک با بڵێن زاراوەی یەکگرتو لە ناو خۆماندا چۆن بتوانین داوا لە خەڵکی تر بکەین مەسەڵەن کە بگەنە یەک زاراوەی یان یەک شێواز با بڵێن پەیڕەو بکەنەوە مەسەڵەن هەر مستەلاحاتی زمانین وەکو بڵێن بۆ زۆر دوور نەچین ینی لەوانەیە ئەمن لێرە شتێک بڵێم هەندێک زاراوام هەبیت بە کوردی ینی بە زاراوەی زمانیم لێرە هەبێت لە سلێمانی شتێک بێت لە دۆک شتێکی تر بێت. دکتۆر مەسەڵەن ئەو کێشەیە کە جەناب باسی دەکەی پێویستی بە مەرجعیەکە مەرجعەکە مەبەستم ئەوەیە بۆ مەبەستم ئەوەیە جا ئاکادمیا بە مەرجع مەبەستم ئەوەیە ئەتو تەماشا بکە مامۆستا ئیشارەتی پێکرد بە ئیشارەتی بە فەڕەنسا کرد مەسەڵەن فەڕەنسا 1600 ساڵی 1600ەکان لە ینی لە 1600ەکان ئاکادمیای فەڕەنسی کاتێک کە مەسەڵەن هێندێک زاراوەی دروست دەکرد و بڵاوی دەکردەوە لە بۆ خەڵکی خۆی لە بۆ با بڵێن دەستگا فەرمیەکانی خۆی ڕۆژنامە نووسێکم دەویست لەو مستەلەحەی لا بدات غەرامە دەکرا عقوبە دەدرا لەسەر ئەو مەوزوعی ئایا لە کنەمە شتی وا ڕوودا ئەمن ناڵم عقوبەی بدە بەڵام هەر هیچ نەبێت لە ناوەندە ئاکادمیەکان وەکو بڵێ بیسەپێنە بیچەسپێنە بەڵام ئەمە ئەو شتانەمان نییە هەروەکوتم ئەوەش مەوزوعەکە ئەوەیە هەر یەکێکمان بۆ خۆمان ئاغایەکین و بۆ خۆمان پاشایەکین بۆیە نەکەس ئەتراف بە کەس دەکەین و نەکەس جێ لە کەسی دیکە ڕادەگرینەوە. ئەوە ئەلی ڕاچونکە پرسیاری لێ دروست دەبێت دکتۆر ڕەشاد دۆخی سیاسی چه کاریگەرێکی لەسەر مەسەلەی هەیە یعنی ئێمە هەست پێ دەکەین کە ئاکادمیا دەبێت ناوەندێکی ئاکادمی بێلایەنی دوور لە فەزای حیزبی و زۆمبەندی بێت ئایا ئەو کێشەیە کە باسی لێوە دەکات هەست ناکەی کە جۆرێک لە زۆمبەندی سیاسی جۆرێک لە زۆمبەندی ڕێنووسیشی و لە زمانی کوردیدا دروست کردووە ئێوە باوەڕتان بەوە هەیە یان دواتیش بێگومان تێبینی لە سەخسەکانی دکتۆر ساڵ و هاوڕێی دیکەش بڵێ بێگومان ئەو فرەیەی کە لە کۆمەڵگای ئێمە هەیە ڕەنجی داواتەوە لە بواری سیاسەتیشە ئەوە نییە هەر شوێنە و حکوومەتێکە و هەر حیزبە و هەر لایەنە و سەربەخۆیە ئەوە ڕەنجی لەوەش داوەتەوە تەبعاً لەسەر ئەوە کاریگەری لەسەر زمانیش هەیە لەسەر کولتوریش هەیە ئەوە وەکو بڵێ بووە بە وڵاتی هەر کەسەوە بە کەیفی خۆی بەڕاستی دەسەڵاتێک نییە کۆمان کاتەوە و فێرماکە ئاخر کۆمەڵگاش وەکو تاکە کەس دەبێت فێر بکرێ دەبێت ئیجبار بکرێ ئەوە نییە هەر کەس بە کەیفی خۆی قسە بکە یا بنووسێ یا بڵێ
دومین جەنابی باسی ڕێنووسی کرد ئەوە هەر ڕێنووسە بۆ چما زمان بەچی پێشەکەوێ بنووسین بەر لە هەموو شتێک بنووسین ئاخر چۆن دەنووسی ئەوە گرنگە هەوڵمان داوە ڕێنووسێکی ئەکادیمی دابنین و بڵاویشمان کردوتەوە کە ڕەچاو ناکرێ پەیڕەو ناکرێ ئەو فرەیەیە کە وای کردو کە ڕەچاو نەکرێ ئەوە دکتۆر لەزگیش باسی کرد کە هەیە دکتۆر مزگینەوە دکتۆر لزگین برایەتی اینجا هەر کەسە و کەس زمانی کوردینە بۆیە ئەگەر دەڵێ ئێمەش سەرنج و تێبینیمان هەیە لەسەر نامە ماستەر و دکتۆراکانی بەشی کوردی ئەوە جەنابیان ئاگادارن لەو ڕۆژانە هەر من بە نووسرا و ئەو چەند نامەیەکم تەماشا کرد لە بەشی کوردیە کە نابێ ئەو هەڵانە یاخود ئەو جۆرە کەم و کوڕیانە هەبن لە زمانی لە بەشی کوردی دومین ئەوە قوتابیەکە نەیزانی ئەوە سەرپەرشتیارەکە بەسەریدا تێپەڕی ئەی لژنەی گفتوگۆ وەنیە ئەوە هەمووی ئاخر قسەن ئەگەر مەسەلە گلەیی و گازان دەبێ ئەمەش قسەمان هەیە لەسەری ئێوە بۆیە تکایە بە ئیشەکە بەو ئاراستەیە نەبین ئێمە ئەوە فەرم و بەرهەمەکانی ئێمە لە ساڵی 97ەوە پێش ئەویش کە هەر کۆڕی زانیاری بوو بەرهەم و چالاکیەکانمان دیارن هەمووش بەو ئاراستەیە بۆ بە ئاراستەی خزمەتکردنی زمان و کولتوری کوردی ئەمەش ڕاستە نابێ ئێمە پۆلیسمان نییە و ناشتوانین بچین تابلۆی دوکانێک لابین بۆ حکوومەت بەخۆی ئەوێری ئێستا حکوومەت ناوێری ئێستا بڕۆ پارێزگاری هەولێر بە ئازابی بچێت تابلۆیەک لابە ئەمە وڵاتێکین کە ئەوها هەڵومەرجەکە ئەو هەیە لە زروفێکی وا دەژین پێویستمان بە هێزە و بە فێرکردنە لە هەموو وڵاتێکی کە ئاستی هوشیاری نزم بێ ئەبێ یاسا بە هێز بچەسبێ دەنا دەبێتە بڕلایە و دەبێتە هەر کەس بە کەیفی خۆی هێز هەموو جارش ستالینی نییە و ستالینیش لە هەندێک هەڵو مەرجە ڕاست دەبێ وها بێ ئەجینا کەس پەیڕەو ناکە لێخوڕینی سەیارە فەرموو تۆ ئەگەر یاسایەکە جێبەجێ نەکەی جێبەجێ ناکەی بۆیە ئەو هەموو ڕووداوانە ڕوودەدەن بەڕاستی سزایەکان نەرمن ڕاستە لە بۆی کە بپەڕینەوە بۆ لای دکتۆر عوسمان دەشتی ڕاستە لە دامێ لە ڕووداوێکی هاتوچۆدا کەسێک ڕەنگە گیانێک تێدا بچێت بەڵام پێمان مێسەتەوە نەگەشتونە کە زمانەکەمان تێدا بچێت نەتەوەیەک تێدا دەچێت بۆیە من زۆر پێداگری لەسەرەوە دەکەم کە دەبێت ئیشی ڕۆشن گەری پێدەڕان ڕۆشن فکری پێدەڕان هاندانی خەڵکی پێ مکانیزمێک بۆ ئەوە بدرۆزێتەوە ڕەنگە ئیشی ئەکادیمیان نەبێ ڕەنگە ئیشی وەزارەتی پەروەردە بێ ڕەنگە ئیشی خوێندنی باڵا بێ ڕەنگە ئیشی زۆر شوێنی دیکە بێت دکتۆر عوسمان پێم خۆشە زۆر باس لەو فرەی ڕێنووس و ڕێزمانانەکرا پێم خۆشە ڕای جنابیشت ببیستم دەگەڵەوە ڕەنگە تێبینیشت هەبێ لەسەر قسەکانی دکتۆر لە تێبینیشت هەبێ لەسەر بەشی کوردی زانکۆی سەلاحەدین بەڵام ئەو پرسی سیاسی یعنی پێتوانیە کفر بێ کە ئاکادیمیای کوردی ئەندامەکانی نازانم وایە ئەگەر وا بێت لەسەر بنەمای حیزبی یان ئەوەندە پشکیە و حیزب و ئەوەندە پشکیە و حیزبەت دابەشکرابن و خودی ئەوە ناتوانێت ئەمە دەتوانین نمونەت بێ بێنمەوە کە فری لە ڕێنووسدا دروست بکات هیوادارم بڵێ وان نییە ڕەنگە کە ئەساسان کە ئەکادیمیا کاتی خۆی دامەزرایە بڕێک ڕێی هەردوو لای سێدا بوو ببڵین دوو لایە سەرچەکەی کوردستان لەوەی بنەماکانی ئەکادیمی ئەوە لە 15-20 ساڵ بەر لە ئێستا بەڵام ئەوەی ئێستا لە ئەنجومەنی ئەکادیمیا بەدی دەکرێت بە حقەتی نەوە ڕنگ و بوری بۆچوونێک تاسی لە کار و ئەوەکانی ئەکادیمیا نەکردێ بە حقەت یعنی یەکیان لەسەر ئەساسە ئێستا ئەنجومەنی ئەکادیمیا پێک نهاتیە دووشیان قەت ئەوە ڕێگری نەبووە لە بەردەم کارەکانی و ئەرکەکانی بە حقیقەت بەڵام با لە مەسەلەی ڕێنووس بپەڕینەوە بچینە ئاستی زمانی کوردی لە واقعی زمانی کوردی لە هەرێمی کوردستان با ئەو برادرانە هەر دەرێن با بە ڕێنووسەوە نەگرین چکۆ زمانەکە گرنگترە ئێستا هەر لە مەسەلەی زمانەوانی زانستی زمانەوانی ئەگە دوو کەس بەیەکەوە دانیشتن
قسە و ئاخاوتنیان کرد تێگەیشتن کەواتە ئەوانە یەک زمانیان هەیە هاو زمانن باشە بەڵام ئەگەر دوو کەس بەیەکەوە دانیشتن و تێک نەگەیشتن و دەفتەری یەکتریان پێ نەخینراوە ئەوە پێیان دەڵێن چە پێی دەڵێن فرەزمانن با تەماشای واقعی کوردستان بکەینەوە برادەرانی زانکۆ خۆشم مامۆستای زانکۆم ئەوەی لە دوای ڕاپەڕین کوڕێکەوەکانمان پێگەیشتون لە 500 ساڵی 95 و 6 و 7 چوونەتە قوتابخانە باشە کولیشیان تاوا کرد بابرین چوونە بەشی کوردی و دوایە ماستەر و دکتۆرایەکەشیان لە کوردی نووسی ئەمە لەو زۆنەی بڵین لە کوردی کوردی ناوەڕاست ئەمن و دکتۆر سعد مشریفینە ئەوە تەلەبەی دکتۆرامانەیە و تەواوی کردی و نامەکەشی هەیە دکتۆر مزگین لەبەرەوەی خۆی بڵێنی کوردی باکوورە یاخود بڵێنی بادینانی خۆمانە ئەویش تەلەبە بادینەکەی خۆی هینا کە لە پاش ڕاپەڕین پێگەیشتە بە دکتۆرایەکەوە بەرامبەر یەکماندانان نە نامەکەی یەکتریان پێدەخیندێتەوە نەتێکیش دەکەن ئەوە لەو هەرێمی کوردستان واقعی پەروەردەوایە کەک یعنی وەی لێ هاتیە یعنی ئەمەوەمە لێ هاتیە یعنی بوویتە خەریکە زمانی کوردی بتە دوو زمانەوە پێ بکەین باشە کەواتە ئەمە پێویستمان بچێ برادەرەکانی هەورامیش ئەوە بە پێی مافی زمانی داوا دەکەن دەڵێن لە قۆناغی سەرەتایی با زمانی ئێمەش بخینجێ ئێوانش مافی زمانیان هەیە بە پێی پرەنسیبەکانی مافی مرۆڤیش ئەمە نا با پێت بڵێم دەگەڕێمەوە سەر مەوزوعە چێ ئەو واقعی دروست کرد بڕیاری تەنفیزی بڕیاری سیاسی دروستی کردە بۆ ئەکادیمیا دروستی نەکردی کەواتە بۆ ئەکادیمیا مەسئول لە پاشە گەردەکانی زمانی کوردی ئەمە ئەگەر بێت و کاتی خۆی لە هەرێمی کوردستان فراییمان هەیە لە دیالێکت لە زار کە ئیستیسماری بکەین لە بۆ دەوڵەمەندبوونی زمانی کوردی کۆنفرانسێکی زانستیمان ببەست باە بە هاوکاری ئەکادیمیا و زانکۆکان و وەزارەتی پەروەردە و وەزارەتی ڕۆشنبیری پرۆگرامێکماندانا باە کاکە لە خۆناغی سەرەتایی با هەموو دیالێکتەکان بە قۆناغی خۆیان بە زمانی ئەوەی خۆیان بخوێنن لەوەی فێرە زمانی دایک و زمانی یەکەم و کولتور و ئەدەبیاتی خۆیان بەڵام لە پاڵ ئەوە بازارێکی ستاندەردمان هەبی هەموو بخینین هەمومان کۆکاتەوە ئەگەر وانمان کردبای تووشی ئەو واقعە نەدەبووین کاک بەڵام خۆی بە بڕیاری سیاسی کرایە بێ ئەوەی جێبدرێتە مؤسسەی زانستی ئەکادیمی پرۆفیشنال ئاهلی کار کەواتە بۆ مؤسسە زانستیەکان یعنی حتا زانکۆکانیش تێدا مەسئول نین بە حەقیقەت ئەو واقعە دەبێت چارەسەر بکەین ئێستاش نەچۆ بچی پێویستە ئەو دەستگایانەی ناومهینان ئەو وەزارەتانە کۆنفرانسێکی گشتگیر ببەستین بەرنامەی پرۆگرامێکی پەروەردە دانین لە بنەڕەتی بۆ زانکۆکان بۆ دراستان عولیا هەتا میلەتەکەمان لە ڕووی زمانەوە یەخێنەوە زۆرەکەمان وایە بەڕاستی دکتۆر ئۆسمەجا هاوڕێیانی جەگەر هەرکەس تێبینیان پرسیاری هەوە بە کورتی پێم خۆشە جەنابیش بە پرسیارەکەی بکەجارچین لای دکتۆر کاک دلێر ئەگەر بچ پرسی بە دیاریکراوی لە کێ پرسیارەکە دەکەی هەستە سەر پێش دۆر لە گشتیان پرسیارەکەم جارم بە ئەمەوێت تێبگەم بزانم من بە هەڵە ئەکادیمیا تێگەیشتمیان تەواوە من پێم وایە بۆ ئەکادیمیای کوردی کە بۆ نمونە زانکۆکان دەستگاکانی حکومی ڕاگەاندنەکان چاپخانەکان بە هەمویانەوە ئەبێ ڕێنمایەکانی ئەکادیمیای کوردی جێبەجێکەن یعنی ئەو کتێبەی کە ئەکادیمیای کوردی بۆ منە بڵاوی کردوتەوە یان ئەیدا ئەبێ بەم شێوەیە ئەمان بنووسن بخوێنەوە قسە بکەن من ئەوها لە ئەکادیمیا تێگەیشتم نازەم ڕاستەیان تەواوە ڕاستیان هەڵەیە شتێکی تر من پێم سەیرە ینی ئێمە ئەگەر نەتوانین زمانەکەی خۆمان بپارێزین کە ئێستا من وای ئەخوێنمەوە زمانەکەشمان سیاسیە زمانەکەشمان کە ئێمە بە زمانی یەکگرتووی کوردی ناوی ئەبین سیاسیە من وا تێگەیشتم ئەگەر لە 1970ەوە باسەکرێ بەخوا 20 ساڵی تریش ئەڕوا جاری ئێمە هەر ڕێک ناکەوین کاک ژیوار ئێستا کۆمەڵە نووسەر و چاپخانە هەیە ئیشی ئەکادیمیاکە کتێبە نووسێ ڕاستنووسی تۆ ئەبێ ئاوها بنووسی تۆ بێ ئاوها ئەمە ئاوها ئەخوێندرێتەوە من بەڕاستی پرسیارە بۆستا کتێبی مۆمان زۆرە لە نێو بازاردا خەڵکیش دییان خوێنێتەوە نازانم ماگە ئەکادیمی ئاگادار پاسپۆرتەکەمان بخوێنەوە بزانە بە چ کوردیەک نووسراوە هەر پاسپۆرتەکەشی فۆنتی کوردی نییە هەر بیخوێنەوە بزانە چۆن ینی ئەمە من سەیرم پێدەیە ینی ئەمە چێ لەمە بەرپرسە بەڕاستی ئەکادیمیا ئەگەر ئیشی ئەوەیە من نازانم مثاڵی ئێمە ئەوەی جێبەجێکردنمان نییە بەڵام خۆ ئەبێ بڕیارێک ببێکا کە ئەکادیمیا تۆ ئەگەر کەواتە حکومت بە قسەیان ناکە کەواتە حکومت بە قسەیان ناکە ئێمە چی بکەین زمانێکی تێکەڵاومان هەیە هەر کەس و دەستگا و
چاپخانە و ڕاگەاندن و حکوومەت و کەس و هەمووی بە زمانی خۆی ئەنووسێ ڕاستەوە ئەمە بەڕاستی بەداخەوە دەست خۆش بێت بە کۆی گشتی ماجات پرسیارەکە دواتر بە کورتی مامۆستا ڕەشاد و مامۆستا عوسمان وەڵام بدەدەنەوە بەس چون کاتمان زێکجار کەم لە بەردەستماوە دکتۆر سعد پێم خۆشە دگەڵی کە تێبینیشت ببێت لەسەر قسەی مامۆستایان بەڵام لەگەڵ ئەوەش ئەمان بە نەخۆشیەکەیان دیاری کردووە خۆیان دەڵێن چارەسەریشمان بۆ دۆزێتەوە بەڵام ئەگەر لایەنێک نییەکە و چارەسەر بگەێنێتە نەخۆشەکە ئێمە چی بکەین خۆی ئێمە ناتوانین خزمەتگوزارەکەش بکەین کاکە ژیوار دەزانی هەندێک بابەتەیە بام هەندێک سەریحبی بەڕاستی یەکەمەوەی کە ئێمە نازانم سەرەتا جەنابەت بەحسیەوە کرد کە کات نییە یعنی تو ساڵی جارێک خۆی ڕاگەیاندنەکان ساڵە جارێک ڕۆژی زمانی دایکی بە شێوێکی درەنگەوە هەندێک کاتێکی پێدەبەخشن و ئەو جە لەناو کاتەکە بە پێچوانە مەسلەی زمان بەڕاستی کاک ژیوار هەندێک بابەتەکەش ڕۆبەڕۆنگۆکەینەوە وەکو ڕاگەاندن و جەنابەت نوێنەی ڕاگەاندن نەک کوردستان 24 خەمخۆری جەنابتان دەزانین بەس بەڕاستی ئەگەر ئەو مەسلەیەکی گرینگە مەسلەی یەک شەو و یەک کۆڕ نییە ڕاستی مەسلەیە کە دەبی ڕۆژانە لەسەری بدوین چونکە ئەمە دەڵێن یەکێک لە بنەما سەرچیەکانی نەتەوە سازی مەسلەی زمانە و ئێمە لە ناو نیشتیمانێکدا دەژین بە ناوی زمانەگە جوغرافیاشمان نەبێت لە ناو نیشتیمانەدا توانین خۆمان بدۆزینەوە بەس ئەوەی کە بەهای پێ نادرێ بە بڕای من مێنی بە ئەو قسەش بەرام بەڕاگەاندن بکەم مەبەستم لەو قسەی ئەوە بوو کە بڕەکەندێک مەجال بدەن ڕاستی ئەمە لەو بابەتی قسەی بکەین دەزانی کاکە ژیوار ئەمە دەڵێن بەحسێکەیە بەحسێکی ڕەنگە زۆر ئاکادێمی بێ ڕەنگە مەخاتەبی جەنابەت یا بینەری جەنابەت زۆر نەچێتەوە بابەتی ئەمە دەڵێن لەنگویج پلانینگ وەختێکی ئەوەی دەڵێن لقەکەی هەر دیسان جەستەی زمان نییە لقێکی سێ لقی هەیە یەکیان پێگەی زمانە یەکیان جەستەی زمانە یەکیان فێرکاری زمانە ئەمە هەر باسی ڕێنووس یەکێک لە لقەکانی جەستەی زمانە کەواتە ئەتو یعنی هێندت تهدید کردەوە باسی ئەو شتە گشتێت نەکرد کە ئەرچی با بڵێن ئەکادیمیە یەک دووەمان یعنی زۆر تهدید کراوە یعنی من پێم وایە بە ئەرکە زانستیەکەی خۆی هێشتا ئەکادیمیا لە ئەرکە زانستیەکەی خۆی تەنانەت لە ڕووی بابەتی لەنگویج پلانینگەکەی بە بڕوای من نەچۆتە ناوردەکاریەکانیەوە بلقە جۆرا و جۆرەکانیەوە بخۆی بابەتێکی نوێیە سیبلەوە هێداویە 6 ساڵەکە هاتۆتە ناو بابەتە زانستەکان هێشتا لە هەرێمی کوردستان نەبووتە بابەتێکی جدی سەیریش نییە ئەگەر ئەکادیمیا تەتبیقینەکە یعنی پێم شتێکی زۆر معمایەکی سەیر نییە بەس ئەوەی کە یەکێک بە بڕوای من لە ئەرکەکانی ئاکادیمیا چونکی بەحسەکە کاک هەمە باقی بەحسی ئاکادیمیایە بەمە ئەوە بێ مجاملە لەگەڵ یەکتر قسەی بکەین دەزانی بەحسەکەیە ئەمە دەڵێن لە نێو کۆمەلگایەکدا دەژین بە نێوی کۆمەلگای هەرێمی کوردستان یا کوردستان زەرفێکەیە واقعێکی ئیجتیماعی هەیە وەنیە ئەگە نمونونەکەی تەمەشا بکەی ئەتۆ ئێستاکەش زەرفێکت هەیە ئەتا ئێستاش پارتی دموکرات و یەکێتی نیشتیمانی ئەگەر ببرەوە نمونەی دێنمەوە وەک نمونەیەکی وازع دەیهێنمەوە هێشتا لە پەیوەندیەکانیان دەگەڵ یەکتر کۆمەڵک مەشاکلیان هەیە کە لە پەیوەندیەکانیان ئێستا پەیوەندی ئێستایان دەگەڵ پەیوەندی ڕابردوویان پەیوەندێکی پێچەوانەیە کەواتە تۆ نمونە پەیوەندی نێوان ئێستا هەرێمی کوردستان دەگەڵ بەغدا پەیوەندێکی پێچوانەیە یعنی هەمان پەیوەندی خەریکە دەگەڵ سەردەمی سەدام پەیوەندی ئێمەی ڕۆژهەڵاتی دەگەڵ ناوەندەکانی خۆمان هەر هەمان پەیوەندی یعنی ئێمە ناگەینە یەکتر دەگەڵ ئانکارای هەمان کێشە هەیە لە ناو خۆمان داوەگە و نمونەی هێناومانە هەمان بە زمان کەواتە هەر پەیوەندی مەسەلەی زمانەکەش عینی بابەتە یعنی ئەکادیمیا ئەرکە لەسەری تکنیکێک بدۆزێتەوە بۆەوەی کە پەیوەندی نێوان بابەتە زانستیەکانی خۆیان ئەگەر یعنی پێوەری زانستی پەیدا بکەن پەیوەندی بابەتە زانستیەکانی خۆیان دەگەڵ واقعەکەی جێبەجێ بکەن یعنی نەتەنیا دەبێت تکنیکەکەی ببیننەوە کە تکنیکی چییە چه تکنیکەکەیە بۆی کە بڕیارەکانیان لە ناو کۆمەلگادا جێبەجێ بکەن لەوێش مهمتر چۆنیەتی جێبەجێکردنی ئەو تکنیکانەیە یعنی بەشەکەیە کاک ژیوار ئەو ناهۆشیاریە زمانیەی کە لە نێو کۆمەلگای ئێمەدا هەیە و ئەو وەزعیەتەی بەرهەم هێناوە ئەو ناهۆشیاریە سیاسی کە لە ناو ئێمەدا هەیە ئەو بەزعیەتەی ئەو بارودۆخەی بەرهەم هێناوە ئەکادیمیا لە ڕەنگە ئەرکەکانی خۆیەوە دەبێت ئەو ئەرکەی ببینێ ئەمن لە سەرەتاش باسم کرد یعنی دەبێت ئەرچێکی پێشمەرگانە لە پێناو ئامانجەکان و ئەرکەکانی خۆیدا ببینێ نەگەوەی کە ڕە کاکەمە بڕیارمان داوە یعنی هەندێک شتمان نووسیوە ئەوە ڕێنووس دەبێ ئاوا بێ دەی چی بکەین تەطبیق ناکرێ خوا حافظ باشە خۆ ئەمیژەوە وەکو تاچێک دەتوانم هەر ئەو ئیشەی بکەم خۆ ئەرچی ئاکادیمیا ئەوە نییە ئەرچی ئاکادیمیا بە بڕوای من دۆزینەوەی ئەو تکنیکانەیە
و دۆزینەوەی جێبەجێکردنی ئەو تەکنیکانەوەیە بۆی کە لەو پاشاگەردانی ڕزگاریمان بێ دەخۆ ئەوەیە ئێمە هەر بڵێن کێشەکان هەمومان کێشەکان دەزانین و بینەری ئێمەش کێشەکان دەزانێ ئەمە هەر بەرجەستەکردنی و کێشانە چ شتێک لەمە جێبەجێ دەکا یا ئەوەی کە ئاکادیمیا شتەکەی لە گەرنی خۆی داڕنێ بیبەستێتەوە بە حکوومەت و پۆلیس و بارودۆخ و دەکاکە من دەزان بارودۆخە کە چۆنە کێشەکانیش هەست پێ دەکەن تۆ لەناو ئەو مۆزوعات چ دەکەی بۆ ئەوەی کە ئەو کێشانە بڕەوێنیەوە زۆر ڕاستە جا ئەمە دکتۆر مزگین ماوە دواتیش دەبێت یەکەی چونکە پێمە هەموو 6 بە 7 خولەکمان ماوە یەکەی خولێکیش هەبێ بۆ کۆبەندی دکتۆر مزگین ئاکادیمیا لەگەڵ خۆیان ڕاستەوخۆ لەگەڵ کۆمەلگا لە پەیوەندیدا نین ئێوە ڕاستەوخۆ لەگەڵ کۆمەلگا لە پەیوەندیدان ئاکادیمیا ئەوەی کەش لە دوای هیوادارم وەڵام بدەنەوە ئەندامان دەبێت 50 ساڵ بەجاوە دەگرن بۆ ئەندامی ئاکادیمیا یعنی پێم وایە باوەڕتان بە نوخبە نییە کەسێکە لە 20 ساڵی 25 ساڵی ببێتە ناوەندی ئاکادیمیا ئێوە چی دەکەن لە سیستمی خوێندیدا لە بەشی کوردی بۆکە بلانیکە بۆ قوتابیەکانی خۆتان ئەمە جێبەجێ بکەن چونکە ئێوە مکانیزمتان هەیە واتە مکانیزم کەسێکە پابند نەبوو دەرناچێ ڕەگە ئاکادیمیا و مکانیزمیان لەبەردەستدا نەبێ بەس ئێوە مکانیزمتان لەبەردەستدایە واتە کەسێک دەربچێت کە شایەنی دەرچوونە بەم شێوەیە دەتوانن ڕەگە دۆخەکە کۆنتڕۆڵ بکەن ڕاستە ئێمە با بڵێن وەکو ناوەندێکی ئاکادمی ئەوەی کە لە سەرمانە بۆ فێرکردن بۆ پەروەردەکردن بە زمانی کوردی با بڵێن بۆ ڕاهێنانیان بۆ با بڵێن تێکەڵبوون لەگەڵ کۆمەلگای خۆیان ئەوەی لە سەرشانی ئێمەیە تقریبان ئەمە ئەو شتانە ینی کە پێویستە پێی دەکەین ینی ئەو منهەجەی کە لە 4 ساڵی با بڵێن بەکالۆریۆزدا بەتایبەت دەخوێندرێتن زۆر شتی پڕ و تەواوە ینی هەر لە پێناسەی زارە کوردیەکانەوە هەم لە ڕووی دەنگسازیەوە هەم لە ڕووی وشەسازیەوە لە ڕووی دەنگسازیەوە هەموو ساڵێ هەموو کەس هەردەر ناچێ وایە ینی واقعیەتێکە کە بڵێن هەموو ساڵێ هەم کەس دەر ناچێ و لەوانەیە هەموو ساڵێ زۆر کەسیش فەسڵ بکرێتن ینی هەر ترمی یەکەمی ئەو ساڵ ینی مەسەن هەر لەو بەشەی کە من دەرس با بڵێن دەڵێمەوە تقریبا 6-7 کەسمان با بڵێن دەرنەچوون ئیتر تەواو ینی بمانەوە بۆ ساڵێکی تریش هەتا ینی بۆیە ینی بۆیە ئەمە وا فکر ناکەینەوە کە ئیلا معمەلێکی با بڵێن شەهادەدانان بێت شەهادە بەخشین بێت بە خەڵک ینی ئەوەی کە کادیری کە لای ئێمە دەردەچێتەوە لەوانەیە هەندێک جار زۆروفیش هەبێت یا ما بڵێن زەختێکیش هەبێتن کە ئێمە مەسەرەن مەجبور ببین خەڵکێک دەربچوێنین بەڵام بە شێوەیەکی عام وانە ینی مامۆستایمە مەسئولە و مامۆستایمە با بڵێن تعهدێکی ئەخلاقی هەیە لەو مۆزوعەیەدا کە بتوانیت هەم ئەو تەڵەبەی با بڵێن ئەو قوتابیەی کە هەیە و هەم ئەو شتێک کە لەسەری پێویستە پێی بگەینیتن بە تاوەتی پێی بگەینیتن بەڵام کێشەکەی ئەسلی بڵێن لەکوێوەیە لەوەیە کە پێش ئەوەی ئەو قۆناغەی کە بگاتە کنەما ینی ئەمە هەست بە نەخسەکی زۆر دەکەین هەتا کە گەیشتۆتە لای ئێمە ینی مەسەن لەو کە لە 6 ئادادیەوە دێت 6 ئامادەیەوە دێت ئەمە ئەو وەخت هەست دەکەین کە زۆر قوتابی هەیە ئاستی وەی نییە کە مەسەن بێ لە لای ئێمە بخوێنێتن بەڵام هاتووە ئیتر هیچ عیلاجیشی نییە و زۆربەی هەرە زۆری لەوێ ڕایانی تقریبا وەکو پەروەردەکردن و فێرکردنەکەیەوە دەست پێ دەکاتن دووش ئەمە چەند ساڵێک پێش ئێستانی تقریبا ساڵی 2016 بوو ئێمەش پرۆژەیەکمان هەبوو هەر بۆ مۆزوع ئەوەی کە ئەمڕۆ جەنابی سەرۆکی حکوومەت مەسەن باسی کردکەوانەی کە بیانینە فێر و زمانی کوردی بکرێت ئەمە ئەو وەختەوە پرۆژەمان تەقدیم کردبوو و سنتەرێکیشمان دروست کرد بوو هەر ناو زانکۆی سەلاحەدین کە سنتەری فێرکردنی زمانەکان بیت بە شکلێکی عام نەک زمانی کوردی بەتەنێ زمانەکانی تریشمان هەتا ینی لەناو ئەو سنتەرە جێگر بوو وەکو سنتەری زمان کە ئێستاش هەیتمان زمانی ئینگلیزی سنتەری کوردیشمان هەبوو پرۆگرامیشمان هەبوو و وەکو با بڵێن سانڕایز مەسەن کتێبی سانڕایزی ئینگلیزی یان ئەوانەی کە مەسەن لە ئاستەکانی ئینگلیزی کە خەڵک دەچی خۆی فێر و ئینگلیزی دەکە عینی بەو شکلەی مەسەن یەکمان هەبوو وانەی کە دەست تازە دەست پێکن ئەوانەی دووەکە قچێک شارەزانە هەتا دەگاتە پسپۆری کە 6 با بڵێن 6 قۆناغا ئەوانەمان هەموو دەستنیشان کردبوو و بەڵام بەداخەوە ینی بەرنامەکە پاش ئەوە دروستبوونی کۆڕۆنا و ئەو هەڵاو بەزمەی تر سەری نەگرتەوە خاڵێکی تریش ئەوەیە کە مەسەلەن بەخۆشحاڵیەوە ئێستا خەریکین با بڵێن تاقیکردنەیەکی توانستی زمانی کوردی
وەکوی تۆیفڵ و ئایڵسیانی بۆ زمانی کوردی دروست دەکەین هەم بە ئەوەی کە مەسەلەن ئێمە پرۆگرامێک دابنێن بۆی کە خەڵک فێر و زمانی کوردی بکەین هەمیش بۆەوەی کە مەسەلەن ئەوەی کە دێ مەسەلەن لە ماستەر دەخوێنێت یان لە دکتۆرا دەخوێنێت لە لای ئێمە با بڵێن نمرەی تەواو دەستبینی هەتا بتوانانی بچی بە کوردی بچیتە ئەوەی با بڵێن قۆناغی بەکالۆریۆسی دکتۆرا. ئێمە بەڕاستی ناتوانین هێنی کۆتایی وەربگرین بەڵام بۆ وەڵامی پرسیاری کاک دلێر ئەگەر سەرپشکم بکەن کە مامۆستا حەمی باقی وەڵامی پرسیارەکە بداتەوە لە کەمتر لە خولەکێکدا مەمنون دەم کاک دلێرەکە زەحمەت کێشەر خۆشت پێ بدەی پرسیارەکەی بە دیاکرای ئەوە بوو ئەو ڕێنووسا و کتێبانی کرد لە بە هەزاردا هەنا ئایا ئێوە ئاکادیمیا بینیونی نەوبینون ئەوەی بەنێوی ڕاستنووسی و باشنووسی و چاکنووسی ئەگەر بە کورتی وەڵام دەیتەوە مەمنون دەبم. ئێمە زۆریان نەبینین بەڵام کۆنتترۆلی پێش لەگە بەرزکەیتەوە مەمنون دەبم. بەردەوام ئەوانە بینین بەڵام بە ئێمە کۆنتترۆل ناکرێن چونکە ئەوانە کە ئەیانەوێت مافی چاپکردنی کتێبێکیان لە وەزارەتی ڕۆشنبیری وەربگرن بە چەند دقیقەیەک ئیجازیان ئەدرێتێ و ژماری کتابخانەیەکیان ئەدرێتێ و چاپێکەکەن جاروای خۆشیان ناچن بۆ وەزارەتی ڕۆشنبیری هینەکان بۆ وەردەگرن ئەمە هین کۆ ناکرێتەوە بۆ ئێمە بەڕاستی بەڵام ئەوەی کە پێویستە لای ئێمە ینی ئەندامانی ئەکادیمیای کوردی و ئەنجومەنی ئەکادیمیای کوردی ڕاستە دەستگایەکی باڵایە بۆ ئەو بڕیارانەی کە خەڵک چاوەڕێ لێەکە بەڵام ئێمە پێویستمان بەوەیە بەردەوام بیرۆ ڕاگۆڕینەوە لەگەڵ هەموو خوێنەواران و خەڵقی تایبەتمەند بە زمانی کوردی بکەین کە ئەوە توانای ئێمە نییە بۆ چونکە ئەمانە ینی میوانێک ئەهێنی لە جێگایەکەوە داوای لێبوردنەکە بەبێ شتانە باسکەین ینی مەسرەفی زۆریانە ئێمە تا پاریش ڕەنگە پێتان سیر بێت نەسرەی ئێمە 3 ملیۆن دینار بووە ینی هاوینان نەمانتوانیوە بۆ میوان ئەو بکڕین بۆیە ئەڵێم خەڵک لە خۆشەویستان لە دوورەوە تفەنگ بە تاریکیەوە ئەنێن ئەگەر کۆنفراس و ئەگەر کۆبوونەوە و کۆنگرە و میوان ناری لە وڵاتانەوە نەکەین زۆر ڕاستە مامۆستایان زۆر سپاس بەڕاستی ئەو بەنامەی ئەو ڕۆژما هەر بەشێکی زۆری مەبەستیەوە بوو کە دەنگی ئاکادمیا بگات بەڕاستی هیوادارم گەیشت بێت داوای لە بریش دەکەم مادوو دەبن بەخێر بن ئامادەبووانش کە لێرە بەشدار بوون بەڕاستی کاتمان نییە چونکە ینی پێم وایە 2-3 دقەشمان زیادی وەرگرتووە لە گوێژدا هەر پێم دەڵێن داوای لە برتیان لێ دەکەم وەدام دەرفەتێکی دیکە بە ئێمە بەرنامەشمان هەیە لە رادیۆ سوشیال میدیا کوردستان 24 تایبەت بەو باسانە حتمما ئەو باسانە درێژە پێ دەدەین. بینەرانی خۆشەویست ئەمڕۆ لە ڕۆژی جیهانی زمانی دایکدا لێرە لە بینای ئاکادیمیای کوردی لەگەڵ مامۆستایان و بەشداربوویان باسمان لە گرنگی زمانی کوردی بەڵام ئەرک و بەرپرسیارەتەکان و وەرگرفتەکانی ئاکادیمیای کوردی کرد. من پێم وایە هەرتوو ڕای خۆیان بەڕاشکاوی باس کرد بەڵام ئەوەی کە گرنگە بوترێتەوە ئەوەیە کە بەڕاستی ئێمەی کورد و لانی کەم ئێمەی کورد بوونمان بەندە بە زمانەکەمانەوە واگە زمانەکەمان کێشەیە گرفتێکی تێبکەوێت لە ڕاستیندا بنچینەی ئێمە کێشەی تێبکەوێت و هیوادارم لایەندە پەیوەندیدارەکان گوێبیستی ئەو گلەیی و گرفتانە بوو بێتن و جێبەجێ بکەن لە ڕێگای پەرلەمانەوە بە کوتک بێ یان بە قسەی خۆش بێ دەبێت جێبەجێ بکرێت و زۆر سپاستان دەکەم. دەستان خۆش بێت.